با دکتۆر فواد حسێن پێمان بڵێ خەتای بەغدایە یان هەرێم. نووسینی محەممەد ڕەئوف. دکتۆر فواد حسێن ئەندامی مەکتەبی سیاسی پارتیە، جێگری سەرۆک وەزیرانی عێراقە، وەزیری دەرەوەی عێراقە، سەرۆکی ئەنجومەنی وەزاری عێراقە بۆ ئابووری، ئەنجومەنەکە وەزیری دارایی عێراق، وەزیری پلاندانان، وەزیری بازرگانی، وەزیری پیشەسازی، وەزیری کاروباری کۆمەڵایەتی، پارێزگاری بانکی ناوەندی عێراق، ئەمینداری ئەنجومەنی وەزیرانی عێراق، ڕاوێژکاری سەرۆک وەزیران بۆ کاروباری ئابووری، یاریدەدەری وەزیری نەوتی عێراق لەناو ئەو ئەنجومەنەدان کە فواد حسێن سەرۆکیەتی، واتە ئابووری و دارایی و بانک و بازرگانی و پیشەسازی و پلاندانانی عێراق هەر پرۆژە و بڕیارێک بدەن واژووی کۆتایی دەبێت فواد حسێن بیکات. ماوەی 4 ساڵە دکتۆر فواد حسێن کە ئەندامی مەکتەبی سیاسی پارتیە ئەم پۆستانەی هەیە لە بەغدا، بە نزیکەی بەقەد سوودانی پۆست و دەسەڵاتی هەیە. ئەگەر نەناردنی موچە خەتای بەغدایە بۆ یەکجار ئەم برادەرە بابێتە سەر شاشەکانی خۆتان و بۆمان ڕوون بکاتەوە کە چۆن خەتای بەغدایە بۆ ئەوەی قەناعەت بکەیت. ئەگەر نا بێدەنگی فواد حسێن و وەزیر و بەرپرسە باڵاکانی کورد لە عێراق سەلمێنەری ئەوەیە کە خەتاکە خەتای حکوومەتی هەرێمە نەک بەغدا. بۆ یەکجار من لە فواد حسێنم نەبیستووە بڵێ خەتای بەغدایە و هەرێم پابند بووە بەغدا پابند نابێت. نوێنەران و بەرپرسانی باڵای کورد لە بەغداد یاخود دەزانن خەتای هەرێمە و نایانەوێت قسە بکەن، یاخود جورئەتیان نییە و سەرقاڵی بەرژەوەندی و کاری شەخسی خۆیانن. ئیتر با کەس قسە نەکات لە بەرپرسانی هەرێم. فواد حسێن نوێنەری حیزبێکە کە سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم و بڕیاری نەوت و بودجە و ئەمن و ئاسایشی لایە، دەبێت ئەو قسە بکات و ڕوونی بکاتەوە لە پرسی موچەدا هەرێم پابند نییە یان بەغداد. لەم تەنگانەیەدا قسە نەکات ئیتر کەی قسە دەکات؟